فقلت لي مشتاق أشوفك مثل ما نشتقت لك، وأنا الذي قد كنت بجنن وقلبتني علي، ما حد على الباطل كما قلب التحمل باطلا. ئەو گۆرانیەی ئەم منداڵە دەیسڕێ پڕاپڕە لە خۆشەویستی، وەک بانگەوازێکی ئاشتیە لە وڵاتەکەیدا کە جەنگ و ململانەکان دەیهاڕێت. هەژاری وای لە ئەمڕۆ کردووە کار بکات و ڕەنگە هەر ئەمەش ڕێڕەوی ژیانی گۆڕی بێت. ئەمە خەم و ناسۆری زۆربەی منداڵانی یەمەنە کە ڕەنگە ئەو منداڵە لە داهاتوودا ببێتە ئەستێرەیەکی درەوشاوە. یەکەم جار گۆرانیم چڕی لە مونتەزە لە دەرەوەی سەنعا و دواتر خەڵک وێنەیان گرتم کاتێک گۆرانیم دەگوت. بەم شێوەیە ناوبانگم پەیدا کرد. حەمد ماشاءالله عەلەیە شاد. ئەمڕۆ زیرەکە ماشەڵڵای لێبێت دوای گەڕانەوەی لە قوتابخانە دەژێتە ئاوفرۆشتن، خەرجی براکانی دابین دەکات، یارمەتی ئێمە دەدات بۆ ژەمەکان. ئەمە تاکە منداڵمە هەست بە بەرپرسیارەتی دەکات. ماشاءالله عەلەیە والله یهدیک. ئەمڕۆ تەمەنی 10 ساڵی تێپەڕ نەکردووە و قوتابی قۆناغی سەرەتاییە، بەڵام گۆرانیەکانی سنووری یەمەنی تێپەڕاندووە. طالب مبدع، طالب مجتهد، قوتابێکی داهێنەر و زانایە، هەست و نەستی هەیە، لەگەڵەوەی بچووکە بەڵام هەست بە بەرپرسیارەتی دەکات. وەک خۆم هەست بە ئاسوودەیی دەکەم کاتێک گوێ لێ دەگرم، هەموو بەیانێ گۆرانیم بۆ دەچڕێ، بە دەنگەکەی هەست بە ئاسوودەیی دەکەم و ناخۆشیەکانی کارکردن لە یاد دەکەم. الراحة النفسية معه لما يقول له تعال سمعني. لەم دیمەنەدا ئەو گۆرانەی کە دەیسڕێ سەرنجی بکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکانی بەلای خۆی ڕاکێشاوە. ئێستا بووەتە کەسایەتێکی بەناوبانگ، بەڵام تەنیا چاوەڕی بەدیهێنانی خەونەکانی دەکات. پەیام من بۆ جیهان بریتە لەوەی پشتیوان لە منداڵانی بەهرەمەندی یەمان بکەن و هیوادارم دەنگمان بە جیهان بدات. ئەمڕۆ پێشتر ئاوی دەفرۆشت، بەڵام ئێستا وازی لەو کارە هێناوە بەو هیوایی کۆتایی بە خەم و کۆژانەکانی بێت. ئەمڕۆ ئەحمەد ناسرا و بە منداڵە ئاو فرۆشەکە ئایندەیەکی درەوشاوی دەبێت و دەبێتە ئەستێرە کە ئەمەش هیوایەک دەداتە منداڵانی یەمەنی لە کاتێکدا ئەو وڵاتە لە نێو ململانێ و جەنگەوە دەناڵێنن. ئیاد المەوسمی ڕۆدا و سەنعا.